لەوەتایی وتوێژەکانی ڤێننا لەگەڵ ئێراندا دەستیان پێ کردووە بەردەوام ئەو پرسیارە دەکرێت بۆچی ئەمریکای جۆ بایدن دەخوازێ ئەو ڕێکەوتنە ناونچەی سەرۆکی پێشووی ئەمریکا لیک شایەوە ببوژێنێتەوە جارێکی تریش بخرێتەوە بواری جێبەجێکردنەوە کۆشکی سپی ڕاشکاوانە وەڵام دەداتەوە. ئێران و ئێمەش گەڕاوینەتەوە بۆ سەرمێزی دانوستاندن چونکە بەڕێبەرایەتی پێشوو لە ڕێکەوتنە ناوکیەکە کشایەوە ئەوە تا بەرنامە ناوکیەکەی ئێران لە پێشکەوتندایە ئێران ڕاستەوخۆ هێرش دەکاتە سەر هاوبەشەکانمان لە کەندا و ئەوانەی سەر بە ئێرانن دەستیان کردووەتەوە بە هێرشکردن بۆ سەر سەربازەکانمان لە عێراق هەر بەهۆی ئەو کشانەوەیەش ئەمریکا لەسەر شانۆی جیهان کەوتووەتە پەراوێزەوە جا ئەوەی ئێمە کاری لەسەر دەکەین دروستکردنەوەی پەیوەندیەکانمانە لەگەڵ وڵاتاندا و هێنانیانە بۆ سەر مێزی دانوستاندن تا بزانین چی بەسەر ئەو بەرنامە ناوکیەدا دێ. لەم قۆناغی وتوێژەکاندا ئەوروپاییەکان بە ئاگاهیەوە گەشتبینن بەرامبەر ڕەوتی دانوستانەکانی ڤێننا و دەشڵێن پێکانی ئامانجە سەرەکیەکە زۆر گرنگە بۆ ئەگەرەکانی سەرکەوتنی وتوێژەکان. ژینگەی وتوێژەکان بەبراورد لەگەڵ پێش کریسمسدا باشترە پێش کریسمس گەشتبین نەبووم بەڵام ئێستا شیانی گەیشتن بە ڕێکەوتن هەیە و ئەو شیانەش خێراتر دەبێت وەک وەزیری فەڕەنسا بۆ کاروباری یەکێتی ئەوروپا و دەرەوە دەڵێت ئەگەر ئێران ببێتە خاوەن چەکی ناوەکی ئەوە وەک ئەوەیە هیچ نەکرابێت لە کاتێکدا ئامانجەکە ئەوەیە ئێران نەبێتە خاوەن چەکی ناوکی. هاوپەیمانە استراتیژیەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپاش جەخت دەکەنەوە لەوەی ئەگەر کۆمەڵگەی نێونەتەوەیی ڕێگر نەبێت لەوەی تاران ئامانجی خۆی پێچێ ئەوە بەبێ هیچ گومانێک بژارەی تر بەرامبەر بە ئێران بەکاردەهێنرێت. لەم چەند مانگەی ڕابردوودا دیالۆگێکی چڕۆپڕمان کردووە لەگەڵ هەموو ئەو وڵاتانەی بەشدارن لە وتوێژدا لەگەڵ ئێران بێگومان بە تایبەتیش لەگەڵ ئەمریکادا لە سەردانەکەمدا بۆ مۆسکۆ پاریس لەندەن بروکسل و واشنگتن بەڕوونی وتومە ئیسرائیل ڕێگە نادات ئێران ببێتە وڵاتێکی خاوەنچەکی ناوکی بە دڵنیاییەوە ئێمە پێمان باشە لە ڕێی هاوکاری نێونەتەوەیەوە بکرێت بەڵام ئەگەر پێویستی کرد ئەوە بە تەنیا ئەو کارە دەکەین و خۆمان داکۆکی لە خۆمان دەکەین. ئێران نکوڵی ناکالەوەی بەرەو پێشچوون لە وتوێژەکانی ڤێننادا هاتوونەتە ئاراوە بەڵام هێشتاش لەسەر داوا و مەرجە سەرەکیەکەی خۆی سوورە. ئەو دۆسیانەی ماونەتەوە گرنگن دۆسیە سەرەکیەکان پێویستیان بە بڕیاری سیاسی هەیە بەتایبەت لەلایەن واشنگتنەوە و دەبێت هەڵگرتنی سزاکان ڕابگەێنێت ئەوجا ئەو دۆسیانەی دەمێننەوە هەندێکیان گرنگن و ئێران هەڵوێستی خۆی لەبارەیانەوە ڕاگەیاندووە. دواترین پەرسەدنەکان لە دۆسەی ناوچی ئێران و کۆمەڵگەی نێونەتەوەییدا هەوڵە لەشکری و هەواڵگریەکانی ئێران لە ناوچەکەدا و پەیوەندیەکانی ئێران لەسەر ئاستی نێونەتەوەیی و ناوچەییش تەوەری ئەم هەفتەیەی چاوی واشنگتن و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتنی ئەمڕۆمان میوانداری دوو شیکەرەوەی سیاسی دەکەین شەماڵ بەشیری و ئەحمەد ئەسکەندەری لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنن کاک شەماڵ کاک ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونتان کاک ئەحمەد لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم پێداگرتنی ئێران لەسەر هەڵگرتنی ئەو سزایانی لەسەرەتی ئەبێتە تەگەرە لە بەردەم وتوێژەکانی ڤێننادایان نا. بەڵێ بەڵام ئەوەندە تەگەرەکە درێژەی ناداتەوە کە پەچی بخا بە تەواوی لەبەر ئەوە ئەم گەماڕوانە کارتێکردنی کێچگار زۆری بووە لەسەر بارودۆخی ئێران و بارودۆخی ناوخۆی ئێرانی بە تەواوی شڵەژاندووە بۆیە ئێران مەبەستێتی کە هەم بڵێ گەمارۆکان هەڵگرن هەمی ژەزانەیە کە هەتاوەکوونێ هێندێک پێشڕەوی نەکات و هێندێک ئیمتیاز بەلایەنی بەرامبەر نەدا گەمارۆکانی بۆ لا نابن یان لانیکەم بەشێک لە گەمارۆکانی بۆ لا نابن بۆیە بەڵێ ئێران مەبەستی ئەوەیە و بۆ ئەوە هەوڵ دەدات کە هەم کۆبوونەوەکانی ڤێننا درێژەی ببێ هەم بە لایەنەکانی بەرامبەری خۆی بڵێ کە ئامادەیە بۆ ڕێککەوتن و لە هەمان کاتیشدا بەڵام ئامادە نییە دەست هەڵبگرێت لە خواستەکانی خۆی وەکو ئەوەی کە موشک بە ئیشتیای خۆی دروست بکە و وەک ئەوەی کە لە ناوچە جۆراوجۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەفریقا درێژە بە چالاکیەکانی خۆی بدات. بەڵێ کاک شەماڵ بەڕای جەنابە ئەوەندەی پێداچوونەوە بە وتوێژەکانی ڤێننادا دەکرێت یعنی هیچ ئەگەرێک هاتوۆتە ئاراوە کە کۆماری ئیسلامی ئێران قایل بێ بە سنووردارکردنی بەرنامە ناوچیەکەی و لە بری ئەو هەوڵانەی و یا ئەو جموجۆڵانی کە پێشتر هەی بوون
بکەوێتە ئەوەی خزمەت گوزاریەکان بۆ گەلانی ئێران دابین بکە؟ بڵێ سەرەتا ڕێز و سڵاو بۆ ئێوە و بۆ کاک ئەحمەد و بۆ بینەرانی بەرنامەش. ئەمن لەو بڕواایەدام کە تەجروبەی پێشومان هەیە لە سەردەمی چونکە پرۆسەی دیالۆگ لەسەر لە چوارچێوەی ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا وڵاتانی ئەوروپایی لە سەردەمی سەرۆکۆماری ئەحمەد نیژادەوە دەست پێ دەکات. لەو قۆناغەدا پرۆسەی دانوستاندن بەرزی و نشێوی زۆر بەخۆیەوە بینیوە. لە هیندی قۆناغدا کۆمەڵێک ئەنجام هەن ڕێککەوتن هاتوونەتە ئاراوە. لە هیندی قۆناغیشدا ڕێککەوتنەکان بم پێکراون و ڕاگیراون. ئەوەی کەمە بە فەرمی دەیبینین ئێران بەردەوام ئەمە ڕادەگەینێ کە ئامادەیە کە لە بواری پیتاندنی ئۆرانیۆم و لە کۆمەڵک بواری دیکە وەکو سیاسەتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستوانەدا ئامادەی ڕێککەوتنە دەگەڵ جیهانی دەرەوەی خۆیدا. ئەمە خیتابی ڕسمی دەوڵەتە، بەڵام ئەوەی کە تا ئێستاکەنە بینیومانە پراکتیکێکی دوو ستانداردەیەواتە بە فەرمی ئامادەن کە پیتاندن و زۆر بواری دیکە لە بەرچاو بگرن و پاشەکشە بکەن لە داواکارەکانیان، بەڵام ئەوەی کە ئەمڕۆکانە دەیبینین بەپێ ئەو ئەنجامانەی کە لە ئارادایە و گروپی قەیرانی ناودەوڵەتی کە راپۆرتێکی ڕۆژانە بڵاو کردوتەوە لەسەر گەرشەسەندن و پەرەسەندنی پیتاندنی ئۆرانیۆم لە ئێراندا بازەوە دەکات کە ئێران زۆر نزیک بووتەوە لە ئەو ئاستە پیتاندنی ئۆرانیۆمەی کە جیهانی دەرەوە هەتا ئێستاکەنا لی ترساوە و بەەوە تەماشای کردو. بەڵێ کاک شەماڵ من وا لە جەنابەت تێدەگەم کە بە شێوەیەک لە شێوەکان پێمان بڵێ ئێران ئامادە نییە دەستبەرداری ئامانجە لەشکریەکانی خۆی بێت بۆ ڕاگررتنی ئەو ئامانجانەی ئێران هەر سزاکان بە تەنیا بەسن. بێگومان نا و هەتا ئێستاکەنەوەی کە هەتا ئێستاش لە ئارادا بۆ تەنها سزاکان نەبوو، بەڵکو کۆمەڵێک ڕێوڕێبازی سیاسی، لەشکەری، ئابووری و ئەمنیەتی بەرامبەر بە ئێران وەرگیراون. بۆ نمونە ڕێککەوتنی ئەبراهەمی یا ئیبراهیمی کە دەگەڵ وڵاتانی کەندا و ئیسرائیل هاتوتە ئاراوە بخۆیەکێک لە هەوڵەهەرە بەهێزەکانی سیاسی، ئەمنیەتی، ئابووری و تەنانەت لەشکەری بۆ بۆی کە ئێران چواردەوری بژیتێت و زەخت و گوشاری زیاتری بەرامبەر بکردرێتەوە. بەڵام لە سیاسەتیشدا ئەمە دەبێت شتەش بزانین کە هیچ شتێک نە سەدا سەدا و نە سفری سفرە. هەروەکو چۆن ئێران ئامادە بوو لە پرسی دەریای خەزەردا زۆر تەعویزات بە وڵاتی رووسیا و بە وڵاتانی دەوروبەری دەریای کاسپیان یا دەریای خەزەر بدا، ئەم پێش و لە هەمان کادا کۆمەڵێک تەعویزاتی ئێگزار زۆر گەورە کە داوێتی بە وڵاتی چین و وەکو لاپەڕەیەکی شەرمەزاری لە مێژووی دیپلۆماسی ئێراندا ئێستا تەماشا دەکردێ. بە هەمان شێوەژم پێم وایە کە ئێران بە جۆرێک لە جۆرەکان مەجبورە کە هیندێک هەنگا هەڵبێنێتەوە بۆ کە خۆی دەگەڵ دنیای دەرەوە بە جۆرێک پەیوەندیەکانی هێوە بکاتەوە کە دۆخی قەیرانی ئابووری، دۆخی ئاسایش، دۆخی خزمەتگوزاری ناوخۆیی نەگات ئاستێک کە تەقینەوەی کۆمەڵایەتی لێ بێتەوە و ئێران لە ناوخۆیدا ڕوبەڕووی جۆرێک لە سەرهەڵدان و شۆڕشی ناوخۆیی بێتەوە و دەوڵەت لە ناوخۆیدا بەرەو هەرەسێنان و ڕوخان بچێ. بۆیە ئەمن لە بڕوایدام کە هەموو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و هەموو ئێران هەردوولا لە پرۆسەی دیداردان پێشتریش ئەمەیان لەخوایان نیشانداوە کە دەتوان لە هیندێک بواردا هەردوولا تاویزات بدەن و لەسەر کۆمەڵی خاڵڕێک بکەون و پێشم وایە لایەنەکان لەم قۆناغەدا هیچ ئالتەرناتیڤی دیکەیان لەبەردەستدانەیە هەتا ئەوەی کە نەگەنا جۆرێک لە ڕێککەوتن. ئەو لە ڕێککەوتنە چەندە نیازەکانی ئێران لە بەرچاو دەگرێت و چەندە شەرتەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دادەسەپێنێ ئەمە بابەتێکی دیکەیە. بەڵێ کاک ئەحمەد دەرەوەکو لە سەرەتای بەرنامەکەیە ئاماژەمان پێکرد ئەوروپاییەکان بە ئاگاهیەوە گەشتبینن بەرامبەر بەوەی کە ڕۆژی ئەو توێژانی ڤیەننا بەرەو باشی دەڕوات و ئەگەری ڕێککەوتنیش هەیە. جا پرسیارەکە لەوەدایە ڕێککەوتن لەگەڵ ئێراندا بکرێ یان نەکرێ چ شتێک دەگۆڕێ؟ زۆر شت دەگۆڕێ. ئەگەر ڕێککەوتن لەگەڵ ئێرانە بکرێت ئەوە جاری ئێران پاشگەز دەبێتەوە یان لارینکەم ڕای دەگرێ پیتاندنی یۆرانیۆم ڕدەگرێ و وای لێ دێ کە ئیتر نەتوانێت بەرەو دروستکردنی بۆمبی ئەتۆم بچێ کە من پێم وایە خەریکن دەچێ و هەموو هەوڵی خۆشیانەدا. لەلایەکی ترەوە ئێران قازانجەکە لەبەرەوە
لە بانکەکانی جیهانی و ئەو گەمارۆ کە ئێستا ئەمریکا خستوێتە سەری ئەو گەماروانە سوک دەکرێت و ڕێگای پێدەن بۆەوە بگەڕێتەوە ئەو نەوتەکەی فرۆشێ یان ئەو شتانەی تر ئاڵوگۆڕی بازرگانی کە ئەکرێ بە شێوەیەکی ڕسمی لە ڕێگای نێودەوڵەتەویەوە پارە بگاتەوە ئێران هەناردەکردن و هێنانی کەلوپەل و شتومەک ئەوانە جێبەجێ بکرێ و ئێران تەبعەن مەبەستی شاراوەیشی هەیە کە بۆ دەرەوە ناتوانن زۆر ئەو مەبەستە شارانەوەیان لێ ینی بربەستی بکەن ئەوە و کارە بوو لە زمانی ئۆباما کرا ئەو بڕەپارەیە کە ئەمریکا هێشتی بگا بەدەستی کۆماری ئیسلامی ئێران بەشێکی زۆری گەیشتە دەست حیزبوڵای لوبنان حوسیەکانی یەمەن حەماس و تەبعەن بەشێکیشی لە سووریا و لە عێراق سەرف کراوە بۆیە ئێران قازانجەکە لەوە کە بگا بە ڕێکەوتنێک بەڵام ئێران ئەوەندەی بەرد خستە پێش ئەو دەستەی دانووساندنی پێشووی خۆی زمانی ئاغای زەریف و ئەوانە کە کوتی ئەوانە سازشکارن و ئەوانە ڕێفۆرمیستن و چی ئێستا ناوێرێ بەو شتێک کە ئەو جار لەسەری ڕێکەوتون ئەو بەوە ڕازی بێ. باشە کاک ئەحمەد ئەگەر یارمەتیم بێ ئەم ڕێکەوتنە ئەگەر لە بەرژەوەندی ئێران بێ کۆمەڵگەی نێونەتەوەی ئەم ڕێکەوتنە بۆ دەکا لەبەرەوە کۆمەڵگەی نێونەتەوەی زۆر دەترسێ ئێران بگا بە بۆمبی ئەتۆمی. ئەگەر ئەمریکا و ڕۆژاوا بێڵن ئێران بە بۆمبی ئەتۆمی بگات و تەبعەن هەر ئەوانیش نین رووسیا و چینیش ئەوانیش نایەنەوێ ئێران دەستی بگا بە بۆمبی ئەتۆم. ئەگەر ئێران دەستی بگا بە بۆمبی ئەتۆم و بگاتە قۆناغێ وەکو کۆرەی باکوور کە ئیتر نەتوانن پێشی پێ بگرن ئەمجار ڕێگا خۆش دەبێت بۆ وڵاتانی تر وەکو میسر وەکو عەرەبستان وەکو تورکیا کە ئەوانیش وردە وردە دەستکەن بە پیتاندنی یۆرانیۆم و ئەوانیشتن بەرەو دروستکردنی بۆمبی ئەتۆم. ئەگەر ئەم وڵاتانە و ئێران ببن بە خاوەنی بۆمبی ئەتۆمی ئیتر سیاسەتە درێژخایەنەکانی نەک هەر ئەمریکا وڵاتانی ئوروپا بەڵکو چین و رووسیا شتەگەرەی تەیەکەوێ و بۆیە ئەوان نایانەوێ یعنی هیچ کامیان نایانەوێ ئێران بگا بەو ئاستە. بەڵام کێشەکە لەوەدایە کە کەوتووەتە بینی دوو بەرداشت ئەگەر نەیکەن ئێران خەریکە بە پەلە پیتاندنی یۆرانیۆم دەکا و ئەچێ بەرەو دروستکردنی بۆمبەکە ئەگەر لەگەڵی بکەن و گەمارۆکان بەشێکیشی هەڵبگرن ئەم جارە ئەو کارەکە کە ئێستا تا ئێستا کردوویەتی ئەویش دنەدانی لایەنە تونندڕەوە شیعەکانە لە ناوچە جۆراجۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی لێرەدا گیریان کردووە بەڵام لەو لایشەوە ئەوانیش ئەڵتەرناتیڤێکی زۆریان لە بەردەستدا نییە. بەڵێ کاک شەماڵ گوێت لە وەڵامەکەی کاک ئەحمەد بوو بەڵام من لێرەدا پرسیارێکم هەیە بۆ جەنابە دەر سەبارەت بە وەڵامەکەی کاک ئەحمەدیشە ینی چ متمانەیەک هەیە ئەگەر ڕێکەوتن بکرێ ئێران ئەو بەرنامە ناوچەی خۆی سنووردار دەکا ئێمە پێشتر بینیمان لە کاتی ڕێکەوتنەکەشدا دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی گلەی و گازەندەیە بوو لە ئێران ئاستی پیتاندن بەرەو ژوور ڕۆی و ئەماری ناوچی ئێران زیاتر بوو کەمتر نەبوو. بەڵێ کاک بڵێن پرسی متمانە پرسێکی دوولایەنەیە چەندەی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بەرامبەر بە ئێران بێ متمانن ئێرانیش بە هەمان جۆرە بەرامبەر بە ئەمریکا بە تایبەتی بێ متمانەیە بە پێی ئاخرین لێدوانەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا بلینکن لە پرسی مزاکرات لەگەڵ ئێراندا باز لەوە دەکات کە ئێران داوای تەزمینات دەکات کە ئەمریکا لە دوای ڕێکەوتن لەگەڵ ئێران یا ئەگەر پرسی سەرۆکۆماری لە ئەمریکا بە ئاراستێکی دیکەدا چوو کۆماری خوازەکان هاتنە سەردەسەڵات جارێکی دیکە وەک سەردەمی ترامپ ئەو ڕێکەوتن هەڵنەوە شێندرێتەوە. ئەمە ئەو تابلۆیەوەمان پێنیشان دەدا کە پرسی متمانە پرسێکی دوولانەیە نە ئێرانیەکان متمانیان بە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا هەیە نە ئەوروپایەکان و ئەمریکایەکان متمانیان بەلایەنی بەرامبەریان هەیە. بەڵام لێرەدا کێشەکە ئەوەیە کە ئەگەر ئەمە نەکرێت چارەسەرێک هەیە چارەسەری جگە لە ڕێکەوتن شتێکی دیکە لە ئارادانێت چونکە نێ بۆی کە ئەو دەمەین دەشل سەقسەکانی کاک ئەحمەد زیاد بکەم هۆکاری گرنگی پرسی چەکی ئەتۆم ئەوەیە کە یەکێک لە کۆڵەکەکانی سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناڵم هەموو یەکێکی گارانتیکردنی ئەمنیەتی وڵاتی ئیسرائیلە
ئیسرائیلێک کە یەکێک لە دەگمەن وڵاتانی خاوەن بۆمبی ئەتۆمە بەدەست بەگەیشتنی ئێران بە ئەو ڕێژە بەرزە لە پیتاندنی ئۆرانیۆم و سازکردنی بۆمبی ئەتۆم ئەو هاوسەنگیە هێزەی کە زیاتر لە 50 ساڵە ئەمریکا و ئیسرائیل هەوڵی دەدەن لە هەرێمەکەدا سازی بکەن ئەم هاوسەنگی هێزە بگشتی لەناو دەچێ و پەیوەندی نێوان ئێران و وڵاتانی عەرەبیش ڕوبەڕووی گۆڕانکاریەکی ڕێیشەیی دەبێتەوە بەڵام لە هەمان کاتدا ئێران ڕۆڵێکی دیکەی زۆر گرنگ هەیە لە پرۆژەی ئەوەی کە بە BRI ناوزەت دەکرێت Belt and Road Initiative پشتێندە و ڕێگای دەست پێشخەری پشتێند و ڕێگای کە پرۆژەی وڵاتی چینە ئێران نێچێک لە کۆڵەکە سەرێکەکانی ئەم ڕێگا ئاوریشمی نوێیە کە دەتوانێت ڕۆڵێکی گرنگ و استراتیژیک و یەکلاکەرەوەی هەبێ لەم پرۆسەیەدا هەر بوویە بە جۆرەکان ڕێکەوتنی غەرب ڕێکەوتنی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دەگەڵ ئێران ئەو بەجۆرێک ئەو زمینەیە دێنێتە ئاراوە کە بربەستێک لە بەردەم ئەم گەشە سندنە بە پەلە و بەهێزەی ئابووری وڵاتی چین دابنێ کە ئێستاکانە خەریکە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای گرتوتەوە. کاک شەماڵ کاک ئەحمەد من دەگەڕێمەوە بۆ لاتان کەم نین ئەوانەی لەو بڕوایەدان کاران ئەم و توێژانە بۆ کوشتنی کات بەکاردەهێنێت بۆ یاری بەکات دەکا. هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا ئاگاهی دەدەن بە کۆمەڵگەی نێونەتەوەیی. بڕێکی زۆری زانیاری ڕوون و ئاشکرامان داوە بە هاوپەیمانەکانمان ئەوەش هەرتەنها ڕوانین و هەڵوێستەکان نین بەڵکو ئەو زانیاریانن دەیسەلمێنن کە ئێران بە بەرنامە جیهان هەڵدەخەڵەتێنێت. ئێران هەرتەنها ئەوەی بەلاوە گرنگە سزاکان هەڵبگیرێن و دەرفەتی بۆ بکرێتەوە تا بە $1 ملیار دابین بکات بۆ بەرنامەی ناوەکیەکەی و حەزبوڵڵا و سووریا و عێراق و ئەو تۆڕە تێروریستیانەی بە جیهاندا بڵاوی کردوونەتەوە. ئیسرائیل هەرگز دژی ڕێکەوتن نییە، ڕێکەوتنێکی باش شتێکی باشە، بەڵام ئێمە دژی ڕێکەوتنێکین کە پەیمانی چاودێریکردنی ڕاستەقینەی تێیادا نەبێت بۆ بەرنامەی ناوەکی ئێران و دارایی ئێران و تۆڕە تیرۆرکاریەکانی ئێران. ئێمە وتوێژمان کرد لەسەر ڕۆڵی ئێران بۆ تێکدانی ئاسایش و سەخەمگیری ناوچەکە و جیهانیش و هەروەها ئەو پشتیوانیانەی لە ملیشیاکانی دەکات. ئێمە هەوڵی زیاتر دەخوازین بە ئامانجی ڕێگەگرتن لەوەی ئێران ببێتە خاوەن چەکی ناوەکی و چەکی کۆمەڵ کوژ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەمێنێت. ئێمە دەستی ئاشتیمان وەک عەرەب درێژ دەکەینەوە بۆ براکانمان لە ئێران ئەگەر بێت و نیگەرانیەکانی عەرەب بڕەوێننەوە لە پەیوەندی بە ئاشتی و سەخەمگیریەوە. ئەم هەڵوێستانەی وڵاتانی ناوچەکە هاوکاتە لەگەڵ هەوڵە دیپلۆماتیەکانی ئێراندا بۆ هەبوونی وەک دەڵێ پەیوەندیەکی باش لەگەڵ هەندێک لە وڵاتانی ناوچەکەدا. ئێران ئامادەیە بۆ کردنەوەی باڵیۆزخانەی خۆی لە عەربستانی سعودیا. بێگومان ئێستا بەرپرسیارەتێکە لە ئەسۆی عەربستانە تا هەنگاوی پراکتیکی خۆی بنێت. ئێمە پێشتر ئامادەی خۆمان ڕاگەیاندەوە و ڕێشوێنی پێویستیش دەگرینە بەر تا بگەینە ئەنجام. یەکێک لە مەرجە سەرەکیەکانی وڵاتانی ناوچەکە بۆ هەبوونی پەیوەندی لەگەڵ ئێراندا نەمانی ئەو پشتیوانیانەیە کە ئێران لە هێزە میلیشیایە شیعەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەکات. لەم ماوەیە ڕابردوودا حوتیەکانی یەمەن کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن هێرشیان کردە سەر ئەبوزەبی. پێشتر ئاگاییماندا بوو بە میرنشینە یەکگرتووەکان ئەگەر پشتیوانیەکانی بۆ ملیشیاکانی تاریق عەفاش ڕان نەگرێت ئەوە ئێمەش کاری خۆمان دەکەین. پێدەچێت میرنشینەکان لە ئاگایدانەکە تێ نەگەیشت بێت. هەر بۆیە ئێمەش پەیامێکی ڕوون و ئاشکرامان بۆ نارد لە ڕێ لێدانی ئەو شوێنانەی گرنگیەکی زۆر استراتیژیان نییە و ئەمەش ئاگایدانێکی ترە ئەگەر بێت و میرنشینەکان بەردەوام بێت لە دژایەتیکردنی یەمەن ئەوە ناتوانێت بەرگەی هێرشەکانی ترمان بگرێت لە ئایندەدا. بەڵام شیکەرەوە بە گومانەوە دەڕوانە ئەو لێدوانانەی حوسیەکان هەروەها بە دووریشی نازانن ئەو هێرشەی ئەبوزەبی کاری میلیشیاکانی تری سەر بە ئێران بوو بێت. حوسیەکانی بنکە لە یەمەن بەرپرسیارەتی خۆیان لەو هێرشە ڕاگەیاندووە لە کاتێکدا دیمەنەکان لەو ناوچەی جیهاندا ئیجگار ئالۆزن. پێش دەچێت گومانەکان لەسەر ئەو ڕێکخراوانە بێت کە بنکەکانیان لە عێراق و لەم ماوەی ڕابردوودا هەڕەشەی هێرشکردنیان دەکردە سەر میرنشینە یەکگرتووەکان. هەرچەندە ڕۆژێک لەمەوبەر هەڕەشەی هێرشکردنیان دەکردە سەر ئەبوزەبی بەهۆی وەک دەڵێن هەوڵەکانی میرنشینەکانەوە بۆ دەستێوەردان لە کاروباری سیاسی عێراقدا. کاک شەماڵ لە ئێستادا هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەتوانن چی بکەن بۆ پاراستنی خۆیان؟ ئایا هەر تەنها ئەوەیە کە
بڵێ ئەزمون وەرگتن لە قۆناغەکانی پێشووی دانوستاندن ئەم پێم وایە گرنگە لە قۆناغەکانی پێشوودا نیشاندراوە کە ئەو مەرجانی کە بۆ ئێراندانرا بوون بۆ ڕێکەوتن یەک هیزەوەی کە نەیتوانی کاریگەری هەبێ بۆ بربەستدانان بە پەرەپێدانی سیاسەتە بەرفراوان خوازەکانی ئێران و تیرۆری دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران لە دەروەی سنوورەکانی خۆی لە هەمان کاتیشدا بە جۆرێک هێز و توانای بە دەوڵەتی ئێران بەخشەوە کە بتوانێت جارێکی دیکەر شەپۆلێکی نوێ لەسەر کوتو لە چەوسانەوە و لە زیندان و لە ئەعدام و ئەشکەنجەی هاوڵاتیانی ئێران پەرەپێ بدا. هەر بۆیە پێویستە لەم قۆناغە نوێدا ئەوەندە ئەزمون وەربژیترێت لە ڕێکەوتنەکانی پێشوو کە چەندە ئێران داوای شەرت و مەرج دەکات ئەوەندە داوای شەرت و مەرج بکردرێت لە ئێران کە یەک هەم بتوانن بە جۆرێک لە جۆرەکان سنوورێک دابنن بۆ سیاسەتە شەڕانگێز و خوازەکانی ئێران لە دەروی سنوورەکانی خۆی بەڵام لە هەمان کاتیشدا پرسی گەشە سەندن و ڕێکەوتن دەگەڵ ئێران بە جۆرێک جۆرەکان پەیوەست بکەنەوە بە دۆخی ناوخۆی ئێرانیش کە بتوانرێت کاریگەریەکی ئیجابی هەبێ و زەمینەی کۆمەڵێک گەشە سەندن و پێشکەوتنی لە بوارەکانی سیاسی کۆمەڵایەتی ئابووری ناوخۆ ئێرانیشدا بەدی بێنێ. لە هەمان کاتدا ئەوەی کە بە بڕوای من مژارێکی گرنگە ئەوژەوەیە کە چۆن بتوانرێت ڕێکەوتن دەگەڵ ئێران تەنها ڕێکەوتنێک لە نێوان وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا نەبێ بەڵکو بە جۆرێک جۆرەکان زەمینەی بەشداری وڵاتانی کەندا و وڵاتانی دیکەش تێدا بەشدار بکرێت و لە هەمان کاتیشدا ئەو شتانەی کە وەکو خاڵی سنوورن ئەوانەش جۆرێک پەیوەست بکرێن بە شەرتەکانی ڕێکەوتن و مانەوەی بەرجام بۆ نمونە پرسی ئاسایشی ئیسرائیل پرسی هێرش نەبردن بۆ سەر وڵاتانی کەندا و لە هەمان کاتدا ئەوەی کە وەکو تەنگەی هورموز ناو بزەت دەکرێت کە گەروی هەناردەکانی نەوتی جیهانە ئەمانە کۆمەڵێک مژارن کە دەتوانێت زەخت و گوشا لەسەر ئێران دابنێ کە نەتوانێت زۆر وەک دەسەڵاتێکی سەرڕۆ و ڕەها لە هەرێمەکەدا هەڵس و کەوتکە. بەڵێ کاک ئەحمەد دەبینین هاوپەیمانێتیەک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی وڵاتانی عەرەبی سونە بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسی حوسیەکان لەم ڕەوشەی ئێستادا لەم هەموو پشەوی ئاڵۆزیەدا کە هۆکارە سەرێکیەکەی وەکو ڕۆژاوا دەڵێ کۆماری ئیسلامی ئێرانە ئەگەری دروستبوونی هاوپەیمانێتیەکی لەو شێوەیە هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو شەڕانگێزیانی کە ئێران دەیان کات یعنی لە کاتێکدا هەتا ئێستا لەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جۆرێک لەو سیاسەتەمان نەبینی کە ناوی لێ بنرێ سیاسەتی بەرەنگاربوونەوەی ئێران. سەرەتا پێم خۆشەوە بڵێم لە قسەکانی کاک بەشیرا بوو کە باسی چینی کردن پێم وایە چین لەگەڵ بەرژەوەندیەکانی لە کەندا و هەم لەگەڵ ئیسرائیل و هەم لەگەڵ وڵاتانی عەرەبی ئەوەندە زۆرە کە ناتوانێت ئەوانە بکە بە قوربانی بەرژەوەندیەکانی لەگەڵ ئێران هەرچەند پەیوەندی لەگەڵ ئێران و بەستنی ڕێکەوتن لەگەڵ ئێران و ئەوانە زۆر زۆر بۆی گرنگە و پێی خۆشە بەڵام ئەمە وانە ئەوەندە گرنگ نییە کە بتوانێت ئەمیان بکە بە قوربانی ئەوی دیکەیان. ئەوەی کە حوسیەکان لە یەمەن کردیان لە بەرامبەر بە ئەبوزەبی کردیان و بەرامبەر بە ئەمارات کردیان ئەمە زۆربەی لێکۆڵەرانی سەربازی لە ناوچەکەدا لە ئاکامی ئەوەی دەزانن کە شکستێکیان خواردووە لە هەفتەکانی ڕابردوودا و ئەو پێشڕەویانە کە پێشتر کردبوویان بە بۆنەی پشتیوانی ئەمارات لە هێندێ هێزی چەکدار کە توانیان پاشەکشە بە حماس بە حوسیەکان بکەن بۆیە ئەوان کەوتنە سەر ئەو بارودۆخەوە. بەڵام ئەوە ڕاستە کە وڵاتانی کەندا وڵاتانی دەوروبەر هەست بە مەترسیەکەکەن هەم ڕاستەوخۆ لەگەڵ ئێران هەروەکو بینیمان لە هێرشەکەی 2 ساڵ لەمەوبەری ئێران بۆ سەر جەلگەنەوتیەکانی عەرەبستان و هەروەها حوسیەکان کردیان. بەڵێ حوسیەکان نەخەیر ئەوانە هین بوو ئەوانە دەرکەوت کە لە ئێرانەوە بەسەر کۆی تا ڕۆیشت بوو نەخێر ئەوەی ئارامکۆ عەرز دەکەم ئەوانەی ئارامکۆ ئەوانە ئێران کردبووی. بەڵام ئەوە ڕاستە وەکو کاک بەشیری جاماژەی پێدا ڕێکەوتنی ئیبراهیم کە ئیسرائیل زۆر زیرەکانە کردوێتی لەگەڵ هەمویان و ئێستا گەیوەتە ئاستێک کە هەم زانیاریان پێدا هەم زانیاریان لێوەرەگرێ و هەم کاتی خۆشی ئەگەر زۆر بکەونە مەترسیەوە
دەتوانێت پشتیوانی سەربازیشیان لێ بکات بەڵام ئەخر هاوکات شتێتریژە بینین ئەویش ئەوەیە ئێران سەرڕای هەموو تونند و تیژی و هەموو ئەو قسانەکە ئەیکا دەرگایەکی دیپلۆماتیکی بەرەو عەرەبستان کردووەتەوە ئەویش ئەوەیە ڕێگای داوە کە هێندێک دیپلۆماتی قەرار وایە ویزا بدرێ بە 3 دیپلۆماتی ئێرانی کە بگەڕێنەوە بۆ عەرەبستان وهی ئەوانیش بگەڕێنەوە بۆ تاران وردە ئەم کارە بکەن ئایا ئەمە ئاکامەکەی دەوێت بەچی من پێم وایە بەشێکیشی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئاکامی دەسەڵات لە ناو خودی ئێران بەرەوکوێچێ کاکە بەشەی ژاماژەیەکی پێدا لە ناو خودی ئێرانە ناکۆچەکان ئەوەندە زۆر بووە ئەوەندە خۆپیشاندان و ناڕەزایەتی و برسیەتی و ئالەم بارودۆخی ئەم زستانەدا بە تایبەتی زۆر بووە لە ئێران کە ئێران لە ناوخۆی ئەترسێ لە خۆی ناوخۆ ئەترسێ لەوەی کە شۆڕشێ بەرپا بێ ڕاپەڕینێک بوێ لە دەرەوە ئەترسێ کە ئیسرائیل و وڵاتانی دەوروبەر هجووم بکەنە سەری بۆیە استراتژی ئێران ڕاگررتنی نظامی کۆماری ئیسلامیە و بۆ ڕاگررتنی نظامی کۆماری ئیسلامی ئامادەیە هەموو شتێ بکە بۆیە بە حوسیەکانیش و بە حزب الله شوێسە قسەیەوەی هەیە بەشە لە ئەو شتانە کە حوسیەکان کردویانە حزب الله چوون یارمەتیان داون هەر خۆیان نەبووە نەیان کردووە هەموو ئەو کارانەکە هاوکاتیش خەریکی پیتاندنی یۆرانیۆمەوێ هەتا ئەو کاتەی کە ئەمریکا ببوورە ڕستەکەم تەواوەکەم هەتا ئەو کاتەی ئەمریکا و ڕۆژئاوا بەڵێنی پێ بدەن بڵێن کە ئێ نادڕوخێنین ڕژیم چێنجێک لە ئارادا نییە کاک شەماڵ هەڵبەتە ڕای زۆرێک لە شیکەرەوە لەوەدایە کە ئێستا ئەمریکا بمبورە من نەبوت کاک بەشیر داوای لێبوردنەکە کاک شەماڵیانی زۆرێک لە شیکەرەوە لەو بڕواایەدان ئەو استراتیژێتێک کە پێشتر ئەمریکا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا هەی بووە ئێستا بە بایەخێکی کەمترەوە سەیری دەکایانی بۆ مانایەی ئەو گرنگی کە پێشتر ڕۆژەڵاتی ناوەڕاست هەی بووە ئێستا لای ئەمریکا ئەو گرنگیە بۆ ئەندازەیەن نییە. ئەمە بە دوور نازانێ ینی وای کردبێ کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران جۆرە بیرکردنەوەیان هەبێ کە بڵێن بۆشاییەک دروست بووە ئەگەر وایە ئەو بۆشاییە چەندێک هەندەرە بۆ ئێران کە بتوانێت درێژە بەو جۆرە ڕەفتارانەی خۆی بدا. بڵێ لە ڕاستیدا ئەم بانگەشانە و کوێوەکتان ئەو تەحلیلانە هەیە کە ڕۆژ بە ڕۆژ تەرکیزی ئامریکا لە ئێرانەوە بەرەو ئۆقیانوسی هین دەڕوا و چین دەبێتە زیاتر مژارێک دەبێتە مژاری سەرەکی استراتیژی درێژخایەنی ئەمریکا بەشێک ئێمە ڕاستە بەڵام گرنگی پێدان بە وڵاتی چین بە دوورگەی بڵین بە ئۆقیانوسی هیند ئەو وڵاتانی دەوروبەر لە گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم ناکاتەوە سەرڕایەوەی کە نیگاکان ئەمڕۆکانە بەرەو ئەو بەشە لە پارزەوی جیهان دەچن بەڵام لە هەمان کاتیشدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگی خۆی پاراستۆ لەبەر چەندین هۆکار هەم ئەوەی کە هەتا ئێستاکانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوەندێکی سەرەکی نەوتە ڕاستە ئەوانی کەم ئارگومنتە بەکاردێن دەڵێن ئەمریکا بخۆی ئێستا نەوتی خۆی بەکاردەهێنێ نەوتی خۆی بەرهەم دێنێت و دەفرۆشێ بەکاردێنێ بەڵام مەسەلا هەر بەرهەمهێنان و بەکارهێنانی نەوتی خۆی نییە بەڵکو بۆ ئەمریکا گرنگە کە سەیتەرەی بەسەر هەموو شارڕێگاکانی گرنگی جیهاندا هەبێ بۆی کە خۆی وەکو یەکەمین زلهێزی جیهان بهێڵێتەوە هەر بۆیە هەرچەند گرنگی وڵاتی چین و ئۆقیانوسی هیند ڕۆژ بە ڕۆژ گەشە دەستێنێ و پەرە دەستێنێ بەڵام دەبێ ئەوشمان لە بینەسێ کە ئەمە بەواتای واتا لە دەستدان و کەمتر گرنگ بوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نایە هەر لە بەرۆشە هەتا ئێستاکانە لە پرۆسەی بەرجام یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانی جیهانە چونکێنێ چەندە نیگاکان بەرەو چین و ئۆقیانوسی هیند دەچێ ئەوەندەش گرنگی ڕێکەوتن و جارێکی دیکە فۆرمێکدان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە گرنگی خۆی دەپارێزی هەر بۆیە نابێ پێمان وابێ گرنگی گەشەسەندنی گرنگیەک لەسەر حیسابی ئەوی دیکە گرنگی خۆی لە دەست دەدا ئەوەم پێشم وایە کە ئێرانیش ئەمە دەزانێ چونکە ئەمە وەکو دارێکی دووسەرێ بڵێن ئەمە بابەتێکی دوولایەنەیە چەندە بۆ ئێران ئەم دۆخە دەتوانێت لایەنی مەرترسی بێ لە هەمان کاتیشدا کۆمەڵک ئاوانتاژ لەگەڵ خۆی دێنێ بۆ وڵاتانی ئەوروپا بۆ وڵاتی چینیش ئەو جۆرەیە جوغرافایەکی ئێگزار زۆر
ئاڵۆز و پێچەڵ پێچە چەندەی بەرهەندی هەیە ئەوەن دەژ مەترسی لە خۆ دەگرێت. ئەو هێرشانە و جم و جۆڵانە کاک شەماڵکە میلیشیەکانی سەر بە ئێران جا حەزبەڵای لوبنان بێ حوسیەکانی یەمەن بن یا میلیشیەکانی سەر بە ئێران بن لە عێراقدا ئەو جۆرە هێرشانەی کە دەیکەن ئێستا بۆ نمونە بۆ سەر میلیشنەیە گرتوەکانی عەرەب بۆ سەر عەرەبستانی سعودیە ئەمە چ جۆرە لە پەیامێکە کە ئێرانەیدا لە کاتێکە یعنی وەکو باسیشمان کرد دەیەوێت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ عەرەبستانی سعودیە لەگەڵ میلیشنەیە گرتوەکانە بەرەو باشتر بەرێ. بڵێ کاک بڵێن ئەم پێم وایە ئەم شتانە کە دەکرێت لە ڕووی هێز و توانای تەنها ئێرانیە نیمە تەنها گوزارە لە هێز و توانای ئێران ناکە. ئێران جاران ئەگەر هۆکاری گەشەسەندنی هێز و تواناکاری ئێران لە عێراق لە فلیستین لە لوبنان لە سووریا لە وڵاتانی دیکە بۆ خەتی ئیدۆلۆژی شیعەگەری ئێران دەگەڕاوە ئەمڕۆکانەی ئێران ئەم پێگەی خۆی لە ناو زۆربەی ئەم جوغرافیانە لەدەستداوە. بینیمان لە 2 ساڵ 3 ساڵی ڕابردوودا خەڵک لە عێراق خەڵک لە لوبنان لە زۆربەی ئەو شوێنانە لە دژی دەستێوەردانی ئێران هاتنە سەر شەقامەکان و خۆ پیشاندانیان کرد کەواتە ئێران خەریکە ئەم پێگە کۆمەڵایەتی کە لە ڕووی ئاینی لە ناو گەلانی ئەم منتەقانەدا سازی کردبوو لە دەستیدا هەربووی بۆ ئێران گرینگە ئەم تابلۆیە یا بڵێن ئەم پەیامە بداکە هەرچەند لە هیندێک شوێن لایەنی دەوڵەت یا سیاسی لە پێشبێکە ئێران پێگەکەی لاواز دەبێت بەڵام دیسان دەهێ و پەیامە بدا کە بۆ نمونە لە پێکێنانی عێراقی نوێدا هەرچەند پێگەی ئێران لاواز بوو بەڵام ئێران دەتوانێت دیسان بێتە فاکتەری لە ناوبردننی ئیسقرار و ئاسایش و سەقامگیری بە هەمان شێواز وڵاتانی دیکەی کەنداویش ئەبوو جۆرەیە. بۆ نمونە وەکو کاک ئەحمەد ئەسکەندەری ئاماژەیان پێ فەرموو کە دۆخی یەمەن ئێران یا هێزەکانی سەر بە ئێران لە یەمەن لە 2 شاری گرنگی ئەم منتەقەیە لە پاشەکشەدان پێگەکەیان ڕۆژ بە ڕۆژ لە لاوازیدایە و گروپ و لایەنەکانی سەر بە عەرەبستانی سعودی سەر بە ئەرتەشی دەوڵەتی یەمەن و لە هەمان کاتدا وڵاتی ئەبوزەبی و ئەوانەش ئێمە ئاماڕاتی متحەدە و ئەوانە لە پێشڕەویدانا ئەمە ئێران کەمانە دەکات لە بەشێکی بۆ پەلە قاژەیە دەگەڕێتەوە کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە چواردەوری دەگیرترێت و پێگەی لاوااستر دەکردێت. مەڵێ کاک شەماڵ کاک ئەحمەد دەگەڕێمەوە بۆ لاتان ئەو هێرشەی کرایە سەر ئەبوزەبی و ئەوانش کە پێشتر تەکنەلۆژیای نوێی شەڕیان تیادا بەکار هادووە وەک چاودێر ئاماژەی پێدەکەن ناکرێت تەنها لە ڕەهەندی شەڕی یەمەنەوە لێیان بڕواندرێ بەڵکو دەشێ وەک ئاماژەیەکی مەترسیداریش لێیان بڕواندرێ بۆ سەر ئاسایش و سەقامگیری تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو هێرشە بیرخەرەوەیەکی گەورەیە بۆ مەترسیەکانی هێرشی موشکی و هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان لە ناوچەکەدا و لە میرنشینەکان نمونەی ئەو هێرشانەمان بینیون کە کراونەتە سەر عەرەبستانی سعودیە سەختیەکەش بۆ وڵاتانی ناوچەکە ئەو ژینگەی کە هەیە و مەترسیەکانیش بەردەوام دەبن مەگەر ڕێگەیەک بدۆزرێتەوە بۆ هێوەرکردنەوەی پشێویەکانی ناوچەکە و بەرەنگاربوونەوەی وڵات و کارکتەرە شەڕەنگێزەکان. شیکەرەوە لەو بڕوایەدان ئەگەر و نەگەری پشێوی و ئاڵۆزی زیاتری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێتە سەر بەرەنجامەکانی وتوێژەکە ناوچیەکە وەک دەگوترێ ناڕاستەوخۆکانی نێوان واشنگتن و تارانیش. کاتەکە جێسەرنجە لەلایەکەوە جموجۆڵێکی زۆری دیپلۆماتی هەیە لە نێوان میرنشینەکان و ئێراندا پێم وایە نیگەرانیەک لە سەرانسەری ناوچەکەدا هەیە لەو سۆنگەیەوەی وتوێژەکانی نێوان ئێران و ئەمریکا زۆر بەکاوەخۆن و هەمووشیان نیگەرانن لەوەی ئەو وتوێژانە ئەنجامیان نەبێت ئەگەر ئەمەش ڕوویدا ئەوە دەکەونە گێژاوی نێوان تاران و واشنگتنەوە لەگەڵ ڕەچاوکردنی ئاڵۆزیەکانی ناوچەکە و ئەو ڕۆڵ و کاریگەریانەی ئێران هەیەی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوە بێگومان ڕنگدانەوەی لەسەر میرنشینە یەکگرتوەکان و ناوچەکەش دەبێت. کاک ئەحمەد پێشتر جەنابەت ئاماژە بەوە کرد کە ئێران ڕوبەڕووی مەترسی ناوخۆییش بۆتەوە کێشەکان هەروە دێ گەورەتر و گەورەتر دەبن لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا. جا پرسیارەکە لەوەدایە کام کێشەیان زیاتر مەترسیە بۆ سەر ڕژێمی ئێرانی ئەو مەترسیە ناوخۆیانەی کە هەن یا مەترسیە دەرەچیەکان؟ من پێم وایە هەردووکێتی لەبەرەوە ئێستا کارگەیوەتە جێگایەک لە ئێران کە نەک هەر تەلەڤیزیۆن و میدیای دەرەوە یان حێزەکانی ئۆپۆزیسیۆن بەڵکو تەنانەت کەسێک وەکو جێگری وەزیری ناوخۆی ئێران
لەم ڕۆژانەدا قسەی کرد و باسی توێژینەوەیەکی کرد ئەڵێ بارودۆخ لە ئێران زۆر خراپە ئەڵێ نزیکەی 40 تا 45% خەڵکی ئێران پیان وایە کە هەم خۆیان یاسا پێشێلەکەن هەم بەرپرسانی باڵای ئێران یاسایان پێشێل کردووە ئەڵێ لە ئێران ساڵی 100,000 کەس دەستە دەنە خۆکوشتن و لەم 100,000 بینی 5,000 تا 5,500 کەسیان بالفعل مردوون خۆیان کوشتووە و ئەڵێ خەڵک متمانیان هەتا دێ کەمترە بێ و خۆپیشاندان و ئەوانەی زیاتر دەبێت هەموو توێخچین و توێژەکانی گرتووە بۆیە ئێران بڕیاری داوە بە هەر نرخێک ببێ لە دەسەڵاتدا بمێنێتەوە چونکو ئەمە وەسیەتێکی خومینیە کەوتویەتی بەرژەوەندی نیزام ینی کۆماری ئیسلامی لەسەر هەموو بەرژەوەندیەکەیە ئەمە بۆ دەرەوەی شوایە تەنانەت ئەگەر ئینسان چێتە ناو کۆنسپیرەیشن تیۆری یعنی بچی بۆ لای تیۆری تەوتیەش تەنانەت دەتوانین ئەوەش بڵین کە ئەو هێرشەی کە حوسیەکان کردیان بۆ سەر ئەبوزەبی کە شتێکی زۆر زۆر مەترسیدارە تەنانەت لەوانەیە لایەنێکی توندڕەوی ئێرانی پیان خۆش نەبێ ئەم ڕێکەوت ئەم دانوستاندنانەی ڤێننا جارێ بە ئەنجام بگا بۆ ئەوە پیتاندنی یۆرانیۆمەکە خێراتر بچێتە پێشەوە ئەگەر ئەوان توندڕەویە لە دەرەوەی سنوورەکانی ئێران بکەن ئەمە ئەتوانێت لایەنێک تووڕە بکات و نەیەڵێ ئەوان بەڕێکەوتن بگەن لە هەردوو لایە کاک بڵێت بەڵێ کاک شەماڵ کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت درێژە بەو گوتارە بدا و بەکارهێنانی ئەو مەترسیانەی کرد ناوی لێناو مەترسی دەرەکی یا فشاری دەرەکی لەسەر ڕژێمەکە بۆ هێورکردنەوەی ئەو ناڕەزایی و ئەو کێشە گەورانەی لە ناو وڵاتەکەدا هەن بە کورتی تکایە بڵێ کاک بەڵێن وەزیری ناوخۆی ئێران پیاوی حوتی ڕابردوو باسەوەی کردو کە زۆرینەی خەڵکی ئێران لەو بڕوایدایە کە پێویستی بە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە ئێراندا گەیشتۆتە ئاستی هەری بەرزی خۆی کەواتە خەڵک لە جیاتیەوەی کە هۆکاری نەهامەتەکانی خۆی بۆ زەختی دەرەکی بگەڕێنێتەوە بۆ ناکارایی و کێشەکانی ناوخۆی دەوڵەت و ناوڵات دەگەڕێنێتەوە ئێمە دەبێ شتەمان لەبینێتێک کە ڕۆژ بە ڕۆژ مەشروعیەتی ئیدۆلۆژیکی دەوڵات لە ئێراندا چۆتە ژێرپرسیار و گوتاری ئیدۆلۆژیک و سیاسی دەوڵات فەشەلی پیاتەوە و ڕۆژ بە ڕۆژ بازنەی ئەو کەسانەی کە پێیان دەگوتێت بازنەی ئیدۆلۆژیک خەریکە تەنگتر دەبێتەوە و خەڵکانێکی کەمترن کە لە چوارچێوەی ئیدۆلۆژیک و معاناتی ئیدۆلۆژیکەوە دەگەڵ دەوڵەت لە پەیوەندیدانا ئەو سیمایمان پێنیشان دەدا کە ئێران لە قەیرانێکی ئەگجار زۆر گەورەی ناخۆیدایە و گوتاری ئیدۆلۆژیکی دەوڵەت گوتاری سیاسی دەوڵەت فەشەلی هێناوە و ئیتر هاوڵاتیان ئیقناع ناکە بەسی چرکە وەڵامی ئەم پرسیارم بدەرەوە کاک شەماڵچکۆ پرسیارەکەم بۆ دووکتانە میلیشیا شیعەکانی سەر بە ئێران لە ناوچەکەدا کەی لەو ڕاستیە تێدەگەن هەوڵەکانی ئێران تەنها لە پێناوی شیعەگەراییان نییە هێندە ئەوەی لە پێناو بژانەوەی ئیمپراتۆریەتی فارزدایە بەسی چرکە فەرموو بڵێ ئەم پێم وایە زۆربەی ئێستاکانە خەڵک لە ناو تابانی کۆمەڵگای وڵاتانی عەرەبی خەڵکی شیعە مەسەبیشدا گەشتەوە قەنەعەتەکە ئێران زیاتر هۆکاری خراکردنی ئیستقرار و گەشە نەدانی ئابوورێ هەتا ئەوەی کە بتوانێت پشتگیری لە مافەکانیان بکات پێشترش باس کرد کە دۆخی خۆپێشاندانەکان و لاوازبوونی پێگەی ئێران گوزارە لەم ڕاستیە دەکات بەڵێ کاک ئەحمەد من پێم وایە ئێران بۆ ڕاگررتنی ڕژیمەکەی خۆی لە ناوەوە ئەڵێ بۆ گەورەی ئێران بۆ عەزەمەتی ئێران و ئیسلام هەوڵەدەین لە دەرەوە ئەڵێ ئێمە بۆ عەزەمەتی شیعەگەری و بۆ میلەتی شیعەوە بۆ بەرامبەرکێ لەگەڵ ئەمریکا هەوڵی خۆمانەدەین ئەو دوانە پێکەوە گرێدا بۆ مانەوەی خۆی کاک ئەحمەد کاک شەماڵ سوپاس و پێزانینم بۆ بەشداریتان لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سوپاستان دەکەم ئەڵبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە بۆ چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی